دەنگ و باس جولیۆس خاونشکۆ لە شەوی ڕابردوودا ئادونیای مەبەلەغ لە خاج درا. ئافرین جولیۆس خۆتان بۆ ئاهەنگی پێشوازی ئامادە کردووە؟ بەڵێ شار ئامادەی پێشواز لە ئیمپراتورە. زۆر چاکە ئەمڕۆ فیلادلفیا ئامادەی پێشوازی لە ئیمپراتور ئاگریان وسە وە بێنم بێنەوە کە بە هەمووتان پاداشتێکی شیاو بدەم. تەنانەت ئەو کەسانە کە هیچ کاریان نەکردووە و لە درێژەی ئەم چند ڕۆژەدا چوونەتە گەشت و سەیران و لە دەرەوە شار بوون. بەبەست ماکسیمیلیان خۆ نییە جولیۆس؟ بۆچی نا خاوشکۆ؟ دەرفەتی بدە تا بە خزمەتی فیلیاس بگەم لە شمشێر وەشاندی خۆشم دێ نەترسانە شمشێر دەوەشە دێ دەتکوژم فیلیاس. خاوشکۆ دەرکەوانان هەواڵیان هێناوە ماکسیمیلیان 4 ڕۆژ لەوەبەر شاری بەجێ هێشتووە هیچ شتاش نەگەڕاوەتەوە. نیگەران مەبە وەڵامیان گۆمان و دوودڵەیە تۆم لێ پێشدا لە تلمی خەبیستووە. هەستە ئاخری جەنابی ماکسیمیلیانیش تەشریفیان یادا. جەنابی جولیۆس دەیەوێت بزانێت کە ئێوە لەکوێ بوونەوە و چیتان کردووە. هەڵبەت باشتر وایە لە پێشدا وەڵامی ئەو بدەیتەوە. جولیۆس لە هەموو حاڵدا نیگەرانی حاڵی منە. هەڵبەت منیش بۆ دانی گزارش هاتوومە تا خزمەت. هەواڵەکانی گەیشت و باسی پەرەسەندنی تێکۆشانی ئاوایەکانی سەر ڕێگای ئیمپراتۆریان دەکرد. و من ترسم لێ نیشتە بوو کە ئیمپراتور هێرشی بکرێتە سەر کەوا بوو دەبوایە بە خێرا کارێکی بە پڕشتانەمان کرد بە کەوایە بۆ لێکدانەوەی کاروبار و دانی گزارش پێویست بوو کە سەرێکم لە ناوچە دابە. بەختەوەرانە بەو چەشنەش کە گزارش درابوو بارودۆ خراپ نییە و نیگەرانیەک لە گۆڕێدا نییە قوربان. باشە وا دیارە جەنابی جولیۆس هیچ وەڵامی خۆی دەست کەوتووە. وریا بن نەکەوە وشکار هەموازە بە سەلام چۆنی؟ سەلام بابگیان. سەلام ڕۆڵە چۆنی؟ سەلام شاکی بابە زۆر تاسەوەم کرد بوو. منی شەروە ڕۆڵە منی شەروە. دەبێ خاوەنشکۆ خۆشی ڕابوارد بێ کە بە تەمای گەڕانەوە نەبوون. شکر بۆ خوددا تەنیایەکی باش بوو. بەڵام خاوەنشکۆ کارێکی باش نەکرد لەم هەلومەژەدا شارت بەجێهێشت. بێگومان جاسوسان نەبوونی ئێوەیان تا ئێستا ڕاگەیاندووە. گالوسی ڤایس تۆ دەزانی لە کەسێ جگە لە خودداش دەبێ بترسین؟ ها؟ چ خەبەر؟ لە نەبوونی منە شتێ نەخۆماوە؟ ڕووداوی ئادۆنیا دەزانم. تۆ ئەمەت دەزانی؟ هەرێ لە ئاخرین ساتی ژیانیدا لەلای ئەو بووم. چوزانی کە بەسەرهاتی ئەو چارەنووسی ئێمەش نەبێ. چارەنووسێک کە خوددا بۆ ئێمەی دیاری دەکات بێگومان زۆر باشە. ئەگەر خوددا ئێمە بەر لە وادەی دیاریکراوە بام بکاتەوە خزمەتی خۆی دەبێ غەمناک بین؟ خاوەنشکۆ
ڕاستیەکەت بوێ تەنیا خاتو هێلێن نییە کە دەترسێ منیش نیگەرانی سبێنێم لەسەر ئیزنتان هاتن و چوونی ئیمپراتور بێزەرەر و زیان نییە. ئەسڵەن نیگەران مەبن تا کۆتایی کار ئەوەندەی نەماوە بە یارمەتی خوددا بڕیارگەلێکم گرتووە. خاوەن شکۆ پاش 4 ڕۆژ ئاخرەکە هاتنەوە. دەزانم چەندە چاوەڕوان بووین. خاوەن شکۆکان یومانیست و تلمیخا. بڕۆین کوڕەکەم. درود بۆ خاوەنشکۆ ماکسیمیلیان. درود بۆ دۆستانی چاکم. سەیرە چلۆن جەنابتان وە بیری شار وڵاتی خۆتان کەوتونەتەوە هاتوونەوە. لە پێشدا خۆوت بوو تا بۆ ئەم بارودۆخە نالەبارە ڕێگا چارەیەک دۆزمەوە ناگەڕم. وا دیارە بە کامیش گەیشتووی. ئەگەر خوددا یارمەتیمان بدات هەرێ. خاوەنشکۆ ئاگادارن؟ ئادونیا؟ بەڵێ دەزانن. دەی بۆ ڕزگاری ئەو دەبێت چ کاری ئەنجام دێن؟ ئێمە ئیدی ناتوانین بۆ ئادۆنیا کاری بکەین. دەبێت تاوانباری ئەسڵی ئەم جەنایەتە سزا بدرێن. قسەی سەیر دەبیستم. خۆ تۆ نەیاری کوشتنی ئیمپراتۆر ئادریانوس بوویت. ئیمپراتۆر دەکوژین. بەڵام نەگەو کوشتنێکەوە بیر لێ دەکەنەوە. ئێمە بۆ بیستنی بڕیاری تۆ هاتووین. پەلە مەکەن. لەسەر دەرفەت و بە کاتی خۆی ئاگادارتان دەکەم.